هەنگەوان چەند سوودی بخۆ هەیە دوو ئەوەندە سوودی بۆ برات جوتیار هەیە چونکە هەموو شتێک هەموو نەباتێک هەموو گوڵێک بەواستەی هەنگ تەڵقیع دەبێ و لە هەمان کاتدا ژیان گرێدراوە بە هەنگ ئەگەر هات و هەنگ لەسەر زەوی نەما بۆ ماوەی 4 ساڵ نە مرۆڤ نە کشتتوکال هیچی نابین هەمووی کۆتایی پێ ڕاستە لەخوا بە زیابەیەک هەنگاوان کۆرۆنانەی کوشتووە تا ئێستا بە جێری ئەحسایمە لە هەرێمی کوردستان هیچ هەنگەوانێک بە کۆرۆنە نەمردووە هیوەی هەنگ زۆر پێویاون حتممەە ئێمە ئەوەی هەنگەوانە ئێستا چۆن کەسێکی جغارە کێش فێر بووە کاتێک جگارە نەکێشی هەز بە ناڕەحەتێک دەکەن ئێمەش هەنگەوان ئەگە فترەیەک هەنگ پێی وەنەداین هەز بە ناڕەحەتێک دەکەن چۆن لەگەڵ خینمان تێکەر بووە حەز دەکەین پێمان ئازارتان پێ ناگە ئازارێکی زۆر کەم هەز بە خۆشی دەکەین با ئەم بینەرانی بەڕێسەیرێکی ئەم ڤیددیۆ بکەنەوە ئەو هەموو هەنگەی پێوە نیشتووە یەک پرسیارە لێکەم و ئەچمە لای ئەو زۆرترین هەنگ پێوی یابی تا ئێستا چەند دانە بووە بەیەکەوە بەیەک جاری 100 مێشەنجین بۆ دوو دەستەوەدا بە یەک جار بەس مێشەشی زۆر دەڕبوو بەبێ وەچوومە ناوێ ینی بەڕاستی زۆر ئەوە ڕاستە هەنگ دەزانێت دەترسیتیان ناترسیت طبعاً کە ئینسان چۆن ناو منحەلی ناو هەنگەڵانی ئەگەر ترسی لێنیش یەکسەر هۆرمۆنی ترس کە لە ناو جسمیساوە دەکە هەنگ هەست پێ دەکە هجومی سەر دەکا ئەتو کە دەستی شانەی دەکەوێت ئێستام دەتانم سی شانەی فەحەسکەم وڵام مێشش پێمەدا لەبەر ئەوەی حرکاتی کات و چ ناوی حرکاتی غیر طبیعی کردی هێستر هجومی سەر دەکاتن یەکەم جار تا ئەو ئەزمونەت نەبوو دەترسای و هەنگەکان دەیانزانی دەترسی هەر دەچمە ناو هەنگ مێر بەسەر چاوێدام دەستی وێدا بە پێوە دەدام شەو حەوانەوەم نەبوو تام لەگەر دەهاتێ قالم ئەسوور دەبوو بەڵام ئێستا هیچ سندی پێم وەدا ئەتیادە